بتايبت افرد حكي بيت داوي جرقا تقريبا بوانيش بود ام بيانيه نولا في اخوات بس اما جوان ايجتو قراخكي بس نانكي كما يلاو نولا في اخوات بخوان ولا او ني نانكي يلاو بخوان ولا كاتي سرداني بازاري دار السواقي سليمانيه كيت شان شوينك بيني ك جگەری سوور دەکرێت و جگەری تێدە فرۆشترێت جاو تامو لەزەتەی کە لێرە هەیە ڕەنگە لەی شوێنێکی دیکە دەستێ نەکەوێت من لای یەشێک لە کۆنترین جگەر فرۆشەکانم ئەویش سەخایرەوە سەخار سڵاو لەبێت سڵاو لە تۆش ئەم جگەرە ئێوە چۆن سووریەکەنەوە بۆ لە ماڵەوە دەرناچێت ئەگەر باوەڕ ئەفەرمی خۆشم بی بەمە ماڵەوە لە ماڵ خۆمان سووریەکەمەوە کۆ ئێرە تاموچێژی دی بۆ ینی بەس لە دوکانەکەی ئەوە دەرەچێت هەر خۆشم سووریەکەمەوە لە ماڵەوە ئەگەر بی بەمەوە بەسەر بە ئەمری ئەو خۆیان فەرقی هەیە باشە مە جگەرەکە چییە ئەمە جگەری چییە مریشکە خۆ هیچ ئەمە بەڵام فرێشە بەڵێ ئەوەی ڕانیێ و ئاکرێەوەتە لەو جەمیدەتیایەتی وەڵی بەس ئەمە نەبێتی هیچ وابزانم شتێکی وای لێ نازان بەسی ئەم سینیە پاپۆنێەوە ئەمە چەند ساڵە ئیشاکەی تقریبا 38 ساڵم ئیشاکە 38 ساڵە لەکوێ دەست پێ کرد لە مجموعەی باریکەوە هەوڵی مجموعە لە پەنای نەقلاتی سێمانە لە بەردەم نەقلاتەکە هەمبوو لای خەسەخانەکە لە باریکە ساڵی چەند تقریبا 25 یانزەی هەشتاوەشت جاوێسە 38 ساڵەکەت ئەوە ڕێگواکە خەڵکتا چەندی حەزی لە جگەرە وەڵڵاهی لەوانەیە بگرێت زۆر جارێەوە ئافرەت بە تایبەت ئافرەت حەچی بێت داوای جگەرەکە پیاویش لەوانەیە بڵێن نیوبەنی و داوایەکە نیوبەنی و هەرە وەڵڵا بۆ نمونە ئەم جگەرە بەس ڕۆن و خوێ و جگەرەکەیە بەڵێ زیاتر نییە کەمی یەک تۆز پیازیشی تەیەکەم هەر بۆ بۆن خۆشی کە لەبەرەوەی کەیتر بۆنە سارد نایە یعنی ئەوەیە کە تۆ بتەوێت ئەوەیە هەرە وەڵڵا کامێک خواستی زیاترە قیمەکەی بۆ نویا جگەرەکەیە وەڵڵاهی بگرە نیوبەنی و ئیسە خەڵک زۆربەی نەخۆشە لەوانێ بڵم زیاتر داوای مریشکەکە بێکێشەیە هەیڵێ خوێنم زۆرە بە ساقم قیمە مەریان خوێنم زۆرە جگەرم مەیەرێ ئیتر زیاتر لەوانێ بڵێم زۆربەی داوای مریشکەکە ئاکات بۆ نمونە کاتێککە داوای جگەرەکەن ئەڵە چی تێ بکە وەڵا داوای جگەرەکە ئەڵە بە ساقم تۆزێ پیاز و تەماتە و ترشم وە تێکە وەڵا ترشی تیاابێ بەڵێ ئەی خەڵتەکەی ئەمدا ئەبەرە وەڵاڵێ وەڵاوە ساقار حەزەکەم زۆر بۆ مرکە و لەو خەڵتەی جگەرم بەرێ ئەمە خەڵتەی جگەرەکە زۆر بەلامە خۆش بەڵێ بۆ منە تا ئێستا کەسێک کە زۆرترین لەفەی خواردبێ یەک ڕۆژاتوێتە لاو چەند لەفەی خوارد ئەم بەیانە بەلەم لێمەکە پێنج شەمە کوڕێکێتە لام تقریبا بەوانیش بود ئەم بەیانە نۆ لەفەی خوارد بەس ئەمە جوان ئەیگرێتەوە قەراخەکەی بەس نانەکەی کەمە هێڵاوە نۆ لەفەی خوارد بەخوانەوە لەفە ئەو نێ نانەکەی هێڵاوە بەخوانەوە لەفە هەرە وەڵڵا مەعیدەکەی باش بەخوان هەرە وەڵڵا ئیتر وەڵا هەیە 5 6 4 3 تا حەوت تا 5 ئیتر ئاوە ئەم کەوچکەشە ئەو کەوچکە بێکە گوڵەگەنمەکەیە ئەمە نەبێ بە ئەمە لە میشە نایە گوڵەگەنمەکە نەوەڵا خوارە بێت ئیشی خۆش نییە بەس ئەمە تایبەتە